سڵاوتان لێبێ بیلاڕۆفم لە ڕووماڵێکی تایبەت بە دەست بەکاربوونی 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵتانە بم. باسی مەراسیمەکە هەروەها کاریگەریەکانی دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپ بۆ 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر دۆخی ئابووری جیهان بەگشتی و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق، سووریا، ئێران و تەنانەت وڵاتانی ئەوروپا و چین لەم ماوەیە لەگەڵتان باسیەکەم. سەرنجتان ڕاکێشم بۆ هەندێ وێنەی زیندوو ڕاستەوخۆی ئێستا کە مەراسیمی دەست بەکاربوونی ترەمپە. کەمێک پێش ئێستا ترەمپ گەیشتە لای جۆ بایدن سەرۆکی پێشووی ئەمریکا و پێشوازی لێکرد بۆی دەور و تەسلیمی خۆیان کە دواتریش سەردانی کۆنگرێسەکەن و خەڵکێکی زۆریش لە واشنگتن لە نزیک کۆشکی سپی وەکو بەشداریە گلایەکەم ڕۆژی دەست بەکاربوونی 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەن. هەرچەندە بڕیار بوو مەراسیمەکە لە دەرەوە بەڕێوە بچێ، بەڵام کەشوەوە ڕێگر بوو، هەرچەندە لە ڕووی ئەمنیەوە ڕێوشێنی ئەمنی توند بە پانتایی 47 کیلۆمەتر لە چوادەوری کۆشکی سپی و شوێنانی مەراسیمی تیاکە گیراوەتە بەر، بەڵام بابەتی کەشووە ڕێگر بوو لەوەی کە لە دەرەوە مەراسیمەکە هاوشێوی ساڵانی ڕابردووەکو عورفێک ئەنجام درێ. مەراسیمەکە بریاوەتە نێو یاریگایەکی داخراو کە بە سەدان و بە هەزاران میوان لایەنگر وروە ئامادەبووی تێدایە بۆ ئەوەی سوێند خواردنی دۆناڵد ترەمپ بۆ 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بینین. با هەنێ وێنەی زیندوو ببینین کە ساتی مەراسیمەکەی دۆناڵد ترەمپە سەرۆکی 47مینی ئەمریکا کە بێگومان دوای سوێند خواردنی بە فەرمی ئەبێتە سەرۆک. ئێستا سەرۆکی هەڵبژێرداوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتی سوێند خواردنی تر تەواو ئیمزای دۆناڵد ترەمپەخوا نەک بایدن. ئەکری ئەم چەند دقەی کە ئێستا هەیە تاکو سوێند خواردن وەکو ماوەیەکی بۆشایی لە نێوان سەرۆکاتی بایدن و دۆناڵد ترەمپ ببیندێ. ئەگەر شتێک ڕووبە کەسیان ناتوانن ئێستا بڕیار بن هەتاکو مەراسیمی سوێند خواردنەکە بنەبینن. ئەوە کۆشکی سپیە، ڕاستەوخۆ وێنەکانە بینن خەڵکێکی زۆر لە بەردەم ڕێگاکانی کە ئەچنەوە کۆشکی سپی کۆبوونەتەوە. بڕیار بوو لە شوێنێکی نزیک لەو کۆشکی سپی مەراسیمەکە بەڕێوە بچێ، بەڵام بابەتی کەشووە ڕێگر بوو. ڕۆژێکی زۆر ساردە، بەڵام ڕووداوێکی گەرم لە نێو کۆشکی سپی ڕووە کە ویش دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپە. دۆناڵد ترەمپ سەرۆکێکی ئاسایی نییە بۆ ئەمریکا، لەبەرەوەی لە ماوەی ساڵانی 2017 بۆ 2021 سەرۆکێک بوو زۆرترین کاردانەوە لە بڕیارەکانی ئەکەوتەوە. وەروە لە ساڵی 2020 لە کۆتایی 2020 کاتێک هەڵبژاردن کرا بە ئەنجامێکی جیاواز دیموکراتەکان توانیان لیان بەرنەوە و دۆخێکی ئاڵۆزی لە نێو ئەمریکاش دروست کرد و دوای 4 ساڵ وەکو هێمایەکی کۆڵنەدان بەردەوام بوو لە هەوڵەکانی سەرنجام توانی لە 6 نۆڤەمبەر لە 6 یانزەی 2024 سەرکەوتن بەسەر ڕکابەرەکەی پێشوویە بەدەست بێنێ وەکو 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەست بەکاردێت. ئەم شەو لێرە ئێمە لەگەڵ دکتۆر ئەشەد لە ستۆدیۆکامان لە هەولێر، هەروە لەگەڵ دکتۆر کامەران قادر، لەگەڵ دکتۆر مەریوان سەدرەدینیش کە دواتر لەگەڵمانە بێت لەسەر کاردانەوەکانی دەست بەکاربوونی ترەمپ لەسەر دۆخی ئابووری جیهان گفتوگۆکەین و شرۆڤەیەکی زۆر باشی ڕووداوەکانەکەین بزانین دەست بەکاربوونی ترەمپ چ کاریگەریەک دروستەکە و چ ڕۆڵێکێ بێ و هەروەها تا چەند گۆڕانکاری لە دۆخە ئابووریەکانە ڕوئەیە. بە سڵاوی کرد لە دکتۆر کامەرانکەم. کاوی تۆ سڵاو لێ سڵاو لێوەش لەبینێ بەخێراتی. ئەم شەو ماندووتەکەین بەس خۆشحاڵین لەگەڵمانای دڵنیام شرۆڤێکی زۆر باشەکەین. دکتۆر ئەرشەدیش هەر بە هەمان شێوە لە هەولێر لەگەڵمانە. دکتۆر ئەرشەد تەها پسپۆڕی دارایی و ئابووریش لە هەولێر شرۆڤێکی زۆر باشەکەی. دواتر دکتۆر مەریوان سەدرەدینیشمانە بکەویش هەم دکتۆرە هەیە لە بواری ئابووری هەم کۆمپانیا هەیە لە چین، بابەتێکی گەرمە چین و ئەمریکا ئەمجارەوانە. جا با لە دکتۆر ئەرشەد دەست پێ بکەین لە پایتەختەوە خرابنی ئەگەر دکتۆر ئامادە بێت. دکتۆر سڵاو لێبێ. تا چەند ئەو بەڵێنانەی ترەمپ لە کاتی بانگەشەیە هەروە لە ماوەی ئەو 3 مانگەی کەوکو ئامادەکاری وەکو سەرۆکی هەڵبژێرداوی ئەمریکا بەڕێ کرد قسەی هەبوو لەسەر بابەتە ئابووریەکان ئەتوانێت لە ئەرزی واقعی ئەمانە جێبەجێکاوە ئابووری ئەمریکا ئەتوانێت ئەمە بەدی بێنێ. زۆر سپاس ئێوارتان باش. سڵاو لە جەنابەت و لە میوانە بەڕێزەکەت و بینەرانی بەڕێزی بەرنامەکەت. لە ڕاستیدا پێشتر تاقیکرایەوە ترەمپ لە 4 ساڵی خولی یەکەمی سەرۆکایەتی لە 2017 تاکو 21 و بەشێک لەو بەڵێنانەی کە دابووی بە دەنگدەرانی جێبەجێی کرد
و دیارە ئاراستەی ترمپ کە لە شعارەکەیەوە ئەمریکا دووبارە ڕۆڵە گەورەکەی خۆبجێڕێتەوە لە ئاستی جیهان لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووریشەوە. بێگومان لە هەندێک لە بڕیارە ئابوووریەکانی قازانجی بە ئابووری ئەمریکا گەیاند و دواتر هەندێک زیانیشی پێگەیاند لامان کاتدا. ئێستا ئەگەر کاتەبییت هەندێکیان باز دەکەین. بۆ نمونە یەکەم بڕیار کە دای کشانەوەی بوو لە ڕێکەوتنی ژینگەی پاریس کە لە ساڵی 2015 لە نێوان وڵاتانی زلێس واژوو کرا، ئەو کاتی دارەی ئۆباما بوو. ئەمریکا پەیمانیدا لە ڕێگەی ئەو ڕێکەوتنەوە کە 126 تاکو 128 دەردانی کاربۆن کەم کاتەوە بەمەستی پاراستنی ژینگە. بەڵام دوای دەست بەکاربوونی ترامپ لە 2017ەوە لە ڕێکەوتنەکە کشاوە کە کاریگەریە بوو لەسەر بارودۆخی ژینگەی عالەمی جیهانیوە. لەما کاتیشدا کاریگەریە بوو لەسەر دووبارە ڕۆڵدانەوە بە کارگا پیشسازیە گەورەکان وەکو خەڵوز و ئاسن و پۆڵە. واروها بڕیاری کەمکردنەوەی باج لەسەر کۆمپانیا گەورەکان لە 35 کەمی کردەوە بۆ 121 کاریگەریە بوو لەسەر زیادکردنی قازانجی کۆمپانیا گەورەکان. بەڵام بە زۆرێک لە زۆرەکان کاریگەریە بوو لەسەر هاوڵاتیان. ئێستا لە خولیدا توش بێگومان ڕەنگە هەمان ئاراستە بگرێتەوە بەر، هەرچەندە لە ئیدارەی بایدن دووبارە گەڕاوە ناو ڕێکەوتنی ژینگە. بەڵام ترەمپ زۆر باوەڕی بە گۆڕانی کەشوەوانیان باوەڕی بەوە نییە کە پاراستنی کەشوە لە ڕێگای ڕێکەوتنی نێودەوڵەتیبی، بەڵام بەڵکو باوەڕی بەوەیە کە پێویستە پاراستنی کەشوەوە سیاسەتەکە لە ناوخۆی وڵاتدا بگیرێتە بەرنەوەک لە ڕێگای ڕێکەوتنی نێودەوڵەتی، چکە پێیوا بووکە هاوسەنجی تێدانیە و لە بەرژەوەندی هەندێک وڵاتانی ئاسیویە وەکو چین و هند و دژی بەرژەوەندی ئەمریکایە، چکە کاریگەری دەبی لەسەر کەمکردنەوەی بەرەمی لە پیشسازیە گەورەکان. باشە دکتۆر، جارە جیاوازترنابێت بۆ باس کردین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ کاریگەریەک دروستەکە بە تایبەت دەست بەکاربوونی ترم بۆ ئەم 4 ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێ زەرەرەکە کێ قازانجەکە بەبەستم وڵاتە زیاتر. جەناب تزانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو وڵاتی گرنگ کە سەبارەت بە ئەمریکا، یەکەچیان دۆست و هاوپەیمانکی کە ئیسرائیل، یەکەچیان ڕکابەرتی ناوی لێ نانێم دژمن، چووکە ئێران لە ئاستیەوە نییە کە بێتە ئاستیەوەی کە ناوی لە بنێن دوژمنی ئەمریکا، چکە ئەمریکا خۆی داندنێ ئەمریکا دوو دوژمنی هەیە، یەکەچیان لە ماوەی کورد کە رووسیا، یەکەچیان لە ماوەی درێژ و استراتیجی کە وڵاتی چینە. وڵاتەکانی تر ئەوەندە هەڕەشەنی لەسەر ئەمریکا تا ناوی لێ بنێن، بەڵام ئێران دژمن و هەڕەشەیە لەسەر ئاسایش نەتەوەی ئیسرائیل کە دۆستی یەکەم و هاوپەیمانی یەکەمی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە خولی یەکەمی سەرۆکایەتی یەکەم بڕیارکەدای پاشەکشەکردن بوو لە ڕێکەوتنی 6+1 6 وڵاتەکە کە ناوی لێنرایە ڕێکەوتنی ئەتۆمی، کە ئیسرائیل دۆست و هاوپەیمانی ئەمریکا پێی ناڕازی بوو، چونکە ڕێکەوتنەکە موشەکی بالستی و چاڵاکیەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی ناو دەبردرا بە هیلالی شیعی لە ناو ڕێکەوتنەکە جێگیر نەکراوە لەبەرەوە لە 2017 پاشەکشەی لێ کرد. باڵام ئێستا لە ساڵی ڕابردوو ئەو ڕووداوانەی ڕوویدا لە نێوان ئیسرائیل و حەماس و وڵاتانی دەوروبەری گرتەوە لە لوبنان و لە سووریا و ئێستا لەگەڵ حوسیەکان لە یەمەنەوە پێشبینی کراوە عێراق و ئێرانیش بگریتەوە و جارە جیاواز دەبی بڕیارەکان. ڕاستی ئەگەر بەس باسی ئابووری بکەی ڕەنگەوەکو 2017 زۆرترین فشاری ئابووری بخاتە سەر ئێران، داهاتی ئێران لە ڕێگای نەوت و غازەوە سفر بکاتەوە. بەڵام پێشبینیم نەوەیە کە کارەکە لەوە گەورەتر بیت و ڕەنگە ڕوبەڕووبوونەوەی سەربازیش بگریتەوە، چونکە دکتۆر مەبەستمە دواتر لێ بکەم کە چ سێکتەرێک زیاتر لە ئێران ڕوبەڕووی ئەم مەترسیانەوەتەوە ئایا عێراقیش ئابووری عێراق ئەکەوێتە بەرمەترسی لە ماوەی 4 ساڵی ترمپ ئەگەڕێمەوە لات دکتۆر کامەران ترمپ چەند خولێکی تری سوێن دەخوا و ئیمزاکانی ئەخوا پێ دوایە لەگەڵ دەست بەکاربوونی ئەو چ گۆڕانکارێک لە ئابووری جیهان هەڕووبایانی و بڕیارانی چی کە لە ڕووی ئابووریۆبیە
ڕاستە سپاس بەڕاستی ئەو بڕیارانەی کە ئەو بەتەمایە بڕیاری گەورەترن کە لە ئاستی ئەمریکا بێت بەو معنایی کە ئەو بڕیارانەی کە ئەوێت سیری بۆ سەر ئابووری ئەمریکا هەبێ بە شێوکی ئیجابی بابزانین ئەو بڕیارانە چین یا گرنگترین بڕیارەکان چین گرنگترین بڕیارەکانەوەی کە تاریفی گومرگی بخاتە سەر ئەو شتومەکانی کە لە دەرەوەی وڵاتەوە طبعا ئەمە 2000 تەزاڕ بەکە لەگەڵ سیاساتی نەختینەیە دوای باسەکەین کە بۆچی تەزاڕ بەکە لەگەڵ سیاساتی نەختینەی ئەمریکایە بەڵام بابینە سەرەوەی کە ئایا ئەگەر تاریفی گومرگی بخاتە سەر ئەو دەوڵەتانە طبعا بە نسبەتی جیاواز ڕەنگە کەنەدا بە لە 120 بخاتە سەری لەوانەیە چین بە لە 100 مەبەست وەیە ئەو شتومەکانێک لە سینەوەن لە 100 تاریفی گومرگی بخاتە سەر لە پێنا ئەوی کە بتوانێت ئەو شتومەکانێک کە لەناو هەرێمی لەناو ئەمریکا بتوانە منافسەی عالمی خارجی بکە یان بەلایانی کەمەوە خواز لەسەر ئەو شتومەکانە کەم کاتەوە بۆیە کە تەدەفقی دۆلار لەناو ئەمریکا نەچێتەوە دەرەواتە باڵانسی تیجاری کە چەند ساڵە ینی چەندین ساڵە باڵانسی یا میزانی تیجاری یا با بڵێن ئەوەی کە تەرازوی بازرگانی کە لە نێوان ئەمریکا و سینە لاسەنگە بەلای سینە واتە قورسایەکە بەلای سنایە واتە دایمە کورتێنانەکە لەلایەن ئەمریکاوەیە جاری خاڵێکەمە بێ ئەمە کەم کات باش ئەم بڕیارانی ترمپ کە پێشبینێکێ لەو بوارانەوە بیە ئەوەی هێنا بازار ئاوەشڵەژانی گەورە بەخۆی بینێ زێڕە و بەرزوو نزمیە نرخینەوت تەنانەت پشکی کۆمپانیاکان ئەمریکیەکان تەنانەت وڵاتی چین تاگاتە بابەتی کریپتۆکانیش بەڕێی من تقریبا ئەیهێنێ و گۆڕانکارەکەش دەداهاتووە زیاتر دەرەکەوێت بۆ نمونە لە بابەتی مەسەڵەن پشکەکانی ئەمریکا یعنی ئەوەی کە ئیکتتاب کراوە لەناو داو جۆنس و نازداکە لەبەرەوەی کە ترامپ ئەوێت بۆ پارێزارکردنین لەو کۆمپانیایانە ئەم تاریفەی گومرگی و وەشتی تریش ئەکات لە سیاساتە ئابوووریەکان لەبەرەوە کاریگەری ئیجابی لەسەر قازانجی کۆمپانیەکانە بێ بێگومان ئەگە قازانجی کۆمپانیەکان زیاد بێت ئەو کاتە چیە بێ نقطەی داو جۆنس و نازداک بەڕاستی بەرزەبێتەوە ئەمە بەنسبەت داو جۆنس و نازداکەوە بەنسبەت ئیندێکسی دۆلارەوە با بڵین بابینە ئیندێکسی دۆلار کە بەرامبەر بە 6 دراوە سەرێکیەکەیە بۆ نمونە با دوانیان هەڵبژێرین دۆلار بەرامبەر بە پاوەن و دۆلار بەرامبەر بە یۆرۆ ئەم کاتێک ئەبینن کە ئابووریکی بەهێزی هەبێ یان با بڵین باڵانسی بازرگانیەکەی بە ئیجابی ئەکەوێتەوە بێگومان چی ئەبێت بێگومان تەسیری لەسەر بەرزبوونەوەی دراوەکەی ئەکەوێتەوە چکاوان سیستەمی چی پەیڕەوەکەن سیستەمی فلکسبل ئەکسچێنج ڕێت بڵێن سعری سەرفی مەرن پەیڕەوەکەن لە بازارە بەرزونزمەکە کەواتە تۆ کە کاتێک تاریفی گومرگی خەیتە سەر بەریتانیا یا ئەوروپا کە کاتێک ئەو شتانە لە ئەوروپاوەیەتە بەریتانیا یەتە ئەمریکاوە لەو دوو هەرێمە ئابووریەوە یەتە ئەمریکاوە بێگومان نرخەکانیان گرانە بێت لەناو ئەمریکا کەواتە صادراتی ئەو دوو وڵاتە واتە ئەو دوو هەرێمە واتە هەم بەریتانیا و هەم ئەوروپا یەکێتی ئەوروپا بۆ ناو ئابووری صادرانتیان کەمە بێتەوە بۆی کە ئەوان بۆچی لەبەری کە ئەو شتومەکەی کە هەیەە نرخەکەی گرانە بێ و یەکەم خواز لە سەری کەمە بێتەوە تا ڕادەیەک ئەو پەیوەندی بە مرونەتی ئەو ڕیاکشنی ئەو سعرەوەیە کە چەندێک سعر بەرزەبێتەوە خەڵک چەندێک خواسی لەسەر کەمەبێتە خاڵی ئەمە خاڵێکم خاڵی دووەمەوەیە ڕەنگە هەنێ پرۆدەکت هەبێ لە ناو ئەمریکا کە بیانێ منافسەی ئەوروپا و بەریتانیا پێکەم کە لەوێشەوە بە هەمان شێوەیە دروست دەکرێت چەند وەختە نەیانتوانیوە بڵێن معاملەکانی ئەمریکا بتوان منافسە ئێستا توانن منافسەی بکەن ئەمە بێتەوە چی کە جی دی پی ئەمریکا بەرزەبێت کە جی دی پی ئەمریکا بەرز بۆ ئیندێکسی دۆلار بەرزەبێتەوە واتە پاوەنی یۆرۆ بەرامبەر بە دۆلار ئەشکەن و بینیمان لەوەتی ترامپ بڵێن هەڵبژێراوە پاوەنی یۆرە بەردەوامن لە دابەزینەکانی و من پێشبینی ئەەکەم ئەمڕۆ دکتۆر بەرزبوونەوەی بەخۆبینی بوو هەردووچان بەڵێ ئەم پاوەن لە 1.3 هەڵەنە بم و پاوەنی و یۆرۆش بە ماشەوە بەرزبوونەوە لە کاتێکە ئەمڕۆ زیاتر داوازە بەڵێ ئەم لە کاتی ینی پێشتر من لە چەند ڕۆژی ڕابردووە ئەوەم بیستە بوو کە هەنێک لە ڕاهێژکارەکانی ترامپ داوای لە ترامپ کردووە کە یەکسەر ئەو تاریفە گومرگیە دەسەپێنێت ئەبێ بەڕاستی دیراسە بکرێت ئەبێ خطوە بە خطوە بێ واتە بێ لە مای 6 مانگای جێبەجێ بکرێت هەر لەبەر ئەوەیە ئاڵتونیش تا ڕادێ بەرز بووە ئەگەرنا ئاڵتونیش بەردەوامە بوو لە دابەزینەکانی و من ئەوەی کە ئەمڕۆ ڕوویە بەڕاستی من بەڕاستی هیچ هۆکارێکم نبینی بووی کە تا ڕادەیەکی کەم پاوەنی یۆرۆ بەرز بوونەوە لە کاتێکە کە لە ئەمریکا هۆڵیدەیە واتە لە ئەمریکا دەوام نییە و کاریگەری بازارەکانی ئەمریکا ژابانکەکانی ئەمریکا بۆ سەر بۆرسای عالەمی کاریگەری یەکجار گەورەی هەیە من پێم وایە ئەم بەرزبوونەوەیە بۆ ئەوەیە کە لە داهاتووە زیاتر دابەزینی ترتۆمارکات چونکە ترامپ ئەوەی کە هێڵێ جێبەجێیەکە بەڕاستی ئەو ئیندێکسی دۆلار بۆ 109 ئاسایی بوو یا چەند ڕۆژی ڕابردوو یا کاتیەویش نا من ئەو ئیندێکسی دۆلار تەمان چووە 109 ئەمڕۆ هاتەوە سەر 108 و یەک تۆزیش خوارد 108 دابەزیەوە لەبەر ئەو من نازانم هۆکارێکی بەڕاستی ئەمڕۆ ئاگام لە هەواڵەکان نەبوو بەس ئەوە نازانم کە لە ئەمریکا هین هۆڵیدەی بوو یعنی دەوام نەبوو بەڵام ئەوەی کە ئەوترێت
خواز لەسەر شت کەمترە بێ و بازار ئاسایی بە سستە بێ لاوازە بالضبط بەڵام من بەڕێی من ئیندێکسی دلار چەنە ترمپ حەزی لە دلاری بەهێز نییە جاری ڕابردوو وای وت مەسەلە ئەو کاتی خۆی لە 4 سای ڕابردوو هەمیشە لە خوار 100ەوە بووە لە 1 بۆ 100 بالضبط لا ئێستا تا 100 ڕۆیشتووە من ئەڵێم ئەگەر هات و ترمپ ئەم سیاسەتانەی خۆی پەیڕۆکەواتە سیاسەتی بازرگانی پاراستنی بازرگانی کە پێڵێن لە ئابووریا سیاسەتی پاراستنی بازرگانی ئەگەوە پەیڕۆکە من پێم وایە ئیندێکسی دلار زیاتر بەرزێتەوە ئەچێ بۆ 100 بۆ 100 بۆ 112 کاتە یۆرۆ یەتە خوارسەوە واتە ئێمە جاران ئەمان وت 100 دلار بە 100 یۆرۆ دەسەکەوێت ئێستا توانین بڵین 100 دلار بە 102 یۆرۆ دەسەکەوێت یعنی زیاتر یعنی قودرەتی شرایی زیاتر باش من با پرۆفایلێکی ترمپ هەیە باسی بکەین چکە گرنگە هەمووکو بابەتێکی بازرگانی و لێرە هەیە 70 ساڵە وڵا ئەبزانام هاوکارانم لایەن برد مەجالیان نەیە من قسەیەکی لەسەرکەم هەیە باسی کەنیا بچینە سەر شتێکی تر باش ئەمە 70 ساڵە تەمەنێکی باشیە لە 1946 لەدایک بووە لە نیویۆرکە 6.7 ملیۆن 6 ملیار و 700 ملیۆن سەرمایەکەیەتی بزنسمانێکی کاریگەرە لەنێو ملیارەکان لە 2017 بووە بە 45 سەرۆکی ئەمریکا خاوەنی 2 کچ و 3 کوڕە و خێزان ئەمە پرۆفایلی ئەگەر بابەتی نەوت و زێڕیشمان هەبوو گرافیکی نەوت و زێڕیش بۆ یەک باسی بکەین و لە دکتۆر ئەرشد بپرسم ئایا لە 4 سای ڕابردوو هەمیشە ترمپی و I love you ئۆیان ئەم جارە تاریفە بزانین ئایا نەوت گرنگی ماوە لای ترمپ بە هەر پرسیارەکەی لێ بکەین پێشەوەی بابەتی گرافیکەکە باس بکەین دکتۆر ئەرشد لە 4 ساڵی ڕابردوو ترمپ زۆر باسی نەوتیە کرد و تەنانەت تا ئاستێک نرخەکانیشی دیارەکەی و من حەزەکەم من نرخی نەوت لە ئاستی جیهان لەم ئاستەیە بێ پێت وایە ئەم جارە شەمان بۆ چوونی بێ و لەگەڵەوە شامە بەستمە بپرسم کە دەست بەکاربوونی ترمپ هیچ مەترسێک لەسەر ئابووری عێراق دروستەکە؟ خۆتە زانی عێراق داهاتەکەی تەنها نەوتە و ئەم داهاتی نەوتیش لە ڕێگەی ئەمریکاوە دێتەوە عێراق هەر گرژیەک لە نێوان عێراق و ئەمریکا دروست بیت یان لە نێوان عێراق و ئیسرائیل دروست بیت بە کەمترین بڕیار کە ڕێگانەدا داهاتی نەوت بگەڕێتەوە ناو عێراق ئەوە کارەسات ڕوودا لە عێراق ئەگەر لەوەش خراپتر کە گورزێکی سەربازی ئیسرائیل بەر ژێرخانی نەوتی عێراقەکەی بێگومان کاریگەری زۆر گەورەی دەبیت و عێراق دەستە دۆخێک کە ڕەنگە ساڵانێکی زۆر بیت ئەو دۆخەی بەخۆی نەدیت بیت لە ساڵانی نۆتەکانەوە لەبەرەوە عێراق ئابوورێکی لێرزۆکی هەیە و تاکە سەرچاوی داهاتە نەوتە داهاتکەش لە ڕێگەی ئەمریکا دێت لەبەرەوە هەر ڕوبەڕووبوونەوە سەربازی دروست بی عێراق باردۆخی زۆر خراپ دەبیت سەبارەت بە سیاسەتی ئەمریکا یعنی ترمپ بەرامبەر نرخی نەوت تازە ئاماژەم بۆ کرد کە ترمپ لە خولی ڕابردووی لە 2017 یەکەم بڕیاردای پاشەکشێ بوو لە ڕێکەوتنی پاریس ئەوەش لە بەرژەوەندی ئەو سناعەتانە کە کاربۆن دەردەن بە تایبەتی سناعەتی نەوتی وەستاش پێشبینی کراوە کە پشتگیری سناعەتی نەوتی ناوخۆی ئەمریکا بکات بە دروشمەی کە ئەمریکا ئەوەلەن ئەمریکا پێویستە گرنگی پێ بدرێت بەبێ جێدانە کاریگەری پیسبوونی کەشوەوە کە عاتەن لە سناعەتی کاربۆنی و نەوتی دروست دەبیت بەڵام وەکو ئاماژەم پێکرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بارودۆخەکی نوێ لە ئارادەیە کە سەرچاوی وزەی جیهانیە ئەو ناوچێ بەتایبەتی وڵاتانی خەلیج و عێراقیش کە دووە وڵاتی ناو ئۆپیک و چوارە وڵاتی بەرەمێن نەوتە لە ئاستی جیهانەوە پێشبینی کراوە زۆر زۆر کە ڕوبەڕووبوونەوەی سەربازی دوای ترمپ گەورەتر بی لە پێش دەست بە کاربوونی ترمپ پەرچەندە ڕووداوی زۆر گەورە ڕوویاندا پێش دەست بەر کاربوونی ترمپ چکە حیزبوڵا یەک لە کارکتەرە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تقریبا لە پەل و پۆخرا و ڕژێمی ئەسەد نەما و ئێستا بە سێ وڵات بە ئیسرائیل و ئەمریکا و بەریتانیا خەریکن کە ژێرخانی سەربازی حوسیەکان بردومان دەکەن ئەوەی ماوە عێراق و ئێرانە لە عێراقدا حەجی شعبی کە هەموو لە یاکەزانی ئیداری ئەمریکا داوای لە عێراق کردبوو کە پێویستە ئەو گروپانە هەڵبۆ شێندرن و حکومت لە ژێر کاریگەری ئەو گروپە چەکدارانە کە سەر بە ئێرانیان کاریگەری ئێرانیان لەسرە دەربازی بکرێ و حکومەتە ئەگەر ناوڕوبەڕووی ڕەنگە یان بەلایانی کەم ئەمریکا وتوێتی ناتوانم گرنتی تام دەمێکە ئیسرائیل دکتۆر پێت وایە ئەو هاوکێشە سیاسیانە لە عێراق بە تایبەت بابەتی حەشدی شعبی هەروە
بەرەی مقاومە یاخود تشتێکی تر لێراق بە فشاری ئابووری هەوڵ بدرێ عێراق چارەسەریمە بکە یاخود پێت وایە وەکو شوێنەکانی تر فشاری سەربازی بەکاربێنێ یانی مەبەستم ڕوونتر بڵێم ئایا چەکەکەی کە وەزارەتی گەنجینەی ئەمریکایە بۆ دۆلار و دیناری عێراق بەکارێنێ لەم بابەتانەیە یا جارە ترسمان نەبێت حەزم کرد کە ئەوە دووبارە هاتمەوە سەر لایەنە سیاسەکەی لەوەی ئاماژە بە لایەنە ئابوووریەکەی بکەم چکە یەکەم هەڕەشەی گروپە چەکدارەکانی عێراقەوە بۆ ئەگەر لەلایەن ئیسرائیلەوە بکرێنە ئامان جوانیش ژێرخانی نەوتی وڵاتانی خەلیج دەکەنە ئامانج کە ڕاستەوخۆ کاریگەری گەورەی دەبێت لەسەر وزەی جیهانی و ڕەنگی اقتصادی عالەمی تووشی دۆخێکی زۆر مەترسی دار بکات لەبەرەوە مەترسیانە هەیە سەرڕایەوەی پشێوی کەشێ لە ئۆکرانیا و رووسیا کە رووسیا یەکە لە وڵاتە بەرەمێنە گەورەکانی نەوت لەو سێ ساڵی ڕابردوو هەنگاو بە هەنگا وڵاتانی ئەوروپا پشتیان کردا بەرهەمی رووسیا و ساڵ بڕیاریاندا کە بە تەواوی پشت بکەنە غازی رووسیش لەبەرەوە بێگومان قۆناغی داهاتوو کاریگەری لەسەر وزە دەبێتن ناتوانێت نرخی نەوت لەو قۆناغی داهاتووە پێشبینی بکەیت تەنها لایەنە ئابوووریەکان بەرچاو بخەی و تەنها باسی گەشەی ئابووری جیهانی بکەیت لایەنە سیاسیەکان و بەرەنگاربوونە سەربازیەکان قسەی یەکلاکەرەوەیان دەبی لەسەر باردۆخی نرخی وزەی جیهانی وە پێشبینی کراوە لە چەند مانجی داهاتوو نەک لە 4 ساڵی داهاتووە و گۆڕانکاریان ڕووبدات ئەمریکا پێشبینی کراو نییە کە ڕاستەوخۆ فشاری ئابووری لە عێراق بکاتن ئەگەر ڕووبۆڕەبوونێ سەربازیش ڕووبدات ئەمریکا ناوێ عێراق تێوە بگلێتووە وڵاتانی دەوروبەری لێبێت دەوێت کاریگەری ئێران لەسەر عێراق نەمێنێ بەڵام ناوێت ژێرخانی نەوتی بە ئامانج بگیرێ بەڵام ئەگەر قۆناغەکە لە دەست دەرچوو نەتواندرا بە ئاسانی عێراق ملکەت بکەن یان گروپە چەکدارەکانی عێراق ملکەت بکەن یان گورزەکی سەربازی بەر ژێرخانی نەوتی عێراق بکەوێت یان ئەمریکا وەکو فشارێکی زیاتر لۆی دۆلار دزە نەکات لە ئێران دوای ئەوەی کە فشاری گەماڕۆی ئابووری زیاد دەبی لەسەر ئێران چکە تاکە دەواازەی ئێران لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ساختکردنەوەی کاڵاوە لە ڕووی دەستکەوتنی دۆلارەوە تقریبان تاکە وڵات عێراقا بەدەستیەوەمایە و لە چەند ساڵی ڕابردووش غازی ئێرانی کە دات بۆ عێراق و بۆ بەمبەستی بەرەمێنانی وزە هەرچەندە گەماڕۆی لەسەر بوو ئەمریکا ئێستسنای لۆ کرد بوو بەڵام پێشبینی کراو نییە هیچی تر ئەمریکا ئەو مۆڵەتە درێژ بکاتەوە بۆ ئێران کە ڕۆژانە بە جۆرە و گرێبەستی لە نێوان عێراق و ئێران کرایە ڕۆژانە 50 میلیۆن مەتر پێ سێجا عێراق لە ئێران بیکڕێت بۆ ماوەی 5 ساڵ ئەو گرێبەستەش نوێ ناکرێتەوە لەبەرەوە بەڕاستی ڕەشەی ئابووری هەیە و ڕەشەی سەربازی شێ لەسەر عێراق و ئێران لەنێو ئەو باردۆخی عێراق زۆر باشی بۆ ڕوونکردینەوە کە پێویستانی حکوومەتی عێراق بە باشی خۆی بۆ هاتنە سەرکاری ترە بە ئامادەکە بەڵام لەگەڵ ئەو فشارانی کە ترەمپ لە چی لە وڵاتانی ئەوروپا لە کەنەدا لەندێ وڵاتی تریکە کە ڕۆڵیان هەیە لە بازرگانی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە نابێتە دەرفەتێک بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ بوشانەوەیکی ئابووری بۆ گەشەیەکی ئابووری یاخود دەرفەتێک بێ بۆ وڵاتانە کە لە بری ئەمریکا پشت بە ڕۆژهەڵاتی ناوڕاست بسن دەست خۆش پرسیارەکەت بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کەنەداوانە کاریگەریان زۆر لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاستنی ڕاستی زیاتر چین و وڵاتانی ئەوروپا باسکەین ئەوروپاش بەو ڕادێنێ ڕاستی چین کاریگەری گەورەی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە ڕکابەری سەرەکی ئەمریکا هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووریەوە جەناب تەزانی کە چەند ساڵێک پێشێستا ڕێکەوتنێک کرا لە نێوان هیند و ڕۆژهەڵاتی ناوەڕاست سعودیا و ئیمارات و ئیسرائیل و ئوردن و ئەمریکا کە ڕێڕەوەکی بەدیل لۆ پرۆژە چینیەکە دابنێن خۆ تەزانی کە چین پرۆژەیەکی گەورەیە بە ناوی پشتێند و ڕێگا ئەمریکا و هاوپەیمانەکان دانەوە ڕێگایەکی بەدیل دروست بکەن کە مەمەڕی اقتصادیە ناوەکەی لە هیندەوە دێت بە وڵاتانی خەلیج سێپەر دەبیت دێتە ئوردن دەستەی ئیسرائیل لەوێ دەچێتەوە ئەوروپا کە ئیسرائیل ناوی لێدنێت کە ڕێگای داوود ئەوە بەدیلی ئەمریکا و هاوپەیمانەکانیتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی چین پەراوێز بخرێت و کاریگەری و هەژمونی ئابووری لەسەر ناوچەکە نەمینێەوە ڕێگری لێ بکات کەەوە بەرهێنانی گەورە لە ژێرخانی ئابووری ناوچە بکە بکات وە لەسەر حسابی چین هیند بێتە ناو بازارەکە و پشتگیری هین بکرێت لەو ناوچەیە و سودمەندە سەرەکیەکان لە ناوچەکە ڕاستی ئیماراتە
وسعوديا أردن إسرائيل وعراقش أو ڕێگای پەرەپێدانی کە پلانی لۆدانایە کە لە ڕێگای بەسڕەوە بێت بە تورکیا بە ئەوروپا بەسترێتەوە ئەگە بتوانانی زوو پرۆژەکەی جێبەجێ بکات سودمەند دەبیت لە بارودۆخی نوێی بازرگانی ناوچەکە. بەڵام لە کۆتاییدا ئەوەی جەنابەت کە دەتەوێت بزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چێ دەتوانی ڕۆلی گەورە بجێڕێت لە ڕووی بازرگانی و زیادکردنی بەرهەمیاندا. ئەو وڵاتانن کە پلانیان هەیە و بودجێ گەوریان هەیە لە ژێرخانی ئابووری بە تایبەتی سعودیا هەمان دەزانن کە دیدگای 2030 هەیە و پرۆژەی زۆر زەبەلاحیە کاریگەری لەسەر ئەم ناوچەکەیە کە بە ناوی پرۆژەی نیۆم یان شاری نیۆم کە ئیسرائیل و ئوردون و وڵاتانی دەوروبەریش سودمەند دەبن لێی پرۆژەکانی تریلیۆن دۆلارینە ئەوانە بێگومان لە داهاتوودا ڕۆلی گەوریان دەبێت لە ئابووری لە ناوچەکە و لە ڕووی سیاسیشەوە پێش ئەو ڕووداوانەی غەزە ڕێکەوتنی ئیبراهیمی کە لە نێوان ئیسرائیل و ئیمارات و سعودیا و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وعدی گەورەیان پێدرایە بە وڵاتانی خەلیجی کە ڕۆلی گەوریان هەبیت و پشتگیری بکرێن لە ڕووی ئابووری و لە ڕووی بازرگانیشەوە. ئێران ویستی ئەو یاریە تێک بداتن بەڵام یاری تێکدانەوە کە خراپ شکاوە لەسەری دۆستەکانی لە ناوچەکە کە ڕژێمی ئەسەد لە سووریا بوو حیزبوڵای لوبنانی بوو زیانی گەورەیان پێگەیشت. یعنی لە پێشبینی کراوە یاریەکە لە چەند مانجی داهاتوو یان لە ساڵی داهاتوو بە تەواوی یەکلابێتەوە لە دژی بەرەی ئێران و لە دژی بەرەی چینی و لە بەرژەوەندی ئیسرائیل و زۆر باش هاوپەیمانەکانی لە ناوچەکەەوە لە کۆتاییدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. دکتۆر من چێژم لە گفتوگەکەمان بینی زۆر باشی بەرچاوڕوونیایینێ لەسەر و بارودۆخەی کە لە ڕۆژاتی ناوەڕاست و عێراق ڕۆیە لە کاتی دەست بەکاربوونی ترەمپ. سپاس بۆ دکتۆر ئەشەرتەها، سپاس بۆ بەڕێزیان کە پسپۆڕی دارایی و ئابوورین لە هەولێر لەگەڵمانە بوو. جابا سەرنجتان ڕاکێشم بۆ بابەتێکی نەوت و زێر، دوو بابەتی گرنگن. دکتۆر ئەرشەدی ژووتی کە بەشی زۆری داهاتی عێراق لە نەوتە، ئەم ساڵ تا ئەستێکم بۆتەوە بۆ لە 185 بۆ لە 100 بەڵام پێشتر لە 190 بۆ لە 195 داهاتی عێراق لەسەر نەوت. زانین بارودۆخی نەوت لە ماوەی 4 ساڵی ڕابردووی ترەمپ چۆن بووە، هەروەها لە ئێستاشا چۆنە، پێش ترەمپ و دوای ترەمپیش تا ئەستێک بارودۆخەکە چۆن بووە. کاکتۆ من بە باسێکیەوە بکەین و پرسیار لە جەناب دەکەم لەسەری بۆی زانین بارودۆخەکە چۆنە. لێرە هەندێک شتان پێڵم لەسەر بابەتی زێڕ و نەوت لە ماوەی 4 ساڵی ترەمپ هەروەها دوای ئەوەش. بەگشتی لە ماوەی کابینەی یەکەمی ترەمپ نرخی تا ئەستێک ئەمە کابینەی دۆناڵد ترەمپە شینەکە و سوورەکەش کابینەی جۆ بایدنە هەر لە تەنیش خۆیانە تا ئەستێک بەرزتی ناستی کە بەخۆی بینوێ 133 دلار بۆ یەک بەرمیل لە سەردەمی جۆ بایدن 54 دلاریشی وەکو نزمترین ئازبینەوە. لە کاتی ترەمپ کە لە 2010 بۆ 2020 دوو نرخمان وەرگرتووە بەرزترین و نزمترین 86 دلار بە 15 دلاری بەخۆی بینوە. ئەوش بابەتی کۆرۆنا زۆر کاریگەری هەبوو لەسەری. بەگشتی توانین لە 4 ساڵی ترەمپە تا ئەستێک نرخێکی بە تایبەت 2 ساڵی کۆتایی جێگیرمان هەبوو بۆ نەوت کە لە نێوان 6 دلار بۆ 70 دلار 65 دلار بۆ 75 دلار هەبووە. لەسەر ئەم بابەتە بە خێرای هەنێشتی تریشتان پێ بڵم لەسەر بابەتی نەوت و زێر لە سەردەمی هەردووکیان و ماوەی حکومڕانی ترەمپ لە 4 ساڵی پێش و دوای ئەوەش. ئەمە پەیوەستە بە بەرهەمێنانی نەوت لە ئەمریکا. ترەمپ لایەنگری ئەوەیە کە سەر ڕایوەی ئەمریکا زۆرترین بەکارهێنەری نەوتە لە ئاستی یەکەمی شابێ بۆ بەرهەمێنانی نەوت. ڕیزبەندی یەکەمی هەیە بەڵام ئەوێ هاوردەکاری نەوت نەبێت لە بریەوە خۆشی هەناردەکاری نەوت بێت کە لە پێشتامە نەبوو تەنها لە سەردەمی ترەمپ هاتوانین بڵێن ئەمریکا وا بۆ کە نەوتی تەواوی بەشی خۆی هەبوو و لێشی فرۆشتووە. بەگشتی لە 2020 11.3 میلیۆن بەرمیل ڕۆژانە، 2019 12.3 میلیۆن بەرمیل، 2018 10.9 هەروە 2017 9.3. 2020 بابەتی کۆرۆنا کاریگەری بۆ لە کەمبوونەوەی. لە سەردەمی جۆ بایدن لەگەڵ زیادبوونی خواستیشە هەمیشە لەنێوان 12 میلیۆن بۆ 13 میلیۆن 11 میلیۆن بەرمیلی ڕۆژانە بووە. نرخی یەک ئۆنسە زێر لە دەست بەکاربوونی ترەمپ 1196 دلار، لە دەست بەکاربوونی بایدن 1835 دلار. ئەو کاتی دەست بەکاربوون. ئەمە پێمانەڵێ چ گۆڕانکاریەک لە ماوەی 4 ساڵی ئایندەش ڕووە. دکتۆر بە بینەوە لای باسەکەی خۆمان لە بابەتی زێڕ و نەوتە. پێشبینیمان بۆ زێر چی بێ؟ بەڵێ دیارە لەگەڵ دەرچوونی یەکسەر دابەزینێکی باشی کرد دوای بەرزبوونەوە. بەڵێ دیارە سەپاندنی تاریفەی گومرگی دوو ئاڕاستەیە. ئاڕاستێک ئەکرێت
باش بێت ئاڕاستەیەکرێ خراپ بێت لەبەرەوە مستەسمەرین ئێستا دوو ئیتیجای جیاوازیانێ بەڵام دواتر باسەکەین کە ئەگەر هاتوو ئەوەی کە ترەمپ ئەیکات جێبەجێ بکە و هیچ کێشەیەکی داکشانەوەی ئابووری لە جیهانە ڕوونەیەات ئایا زێر چی لێت تەمان بالمناسبە زێر ناگەڕێتەوە حاڵەتی پێش کۆڕۆنا و بابڵین نایەتەوە ئەنزێک نایەتەوە سەر 1200 لەبەرێکە قودرەتی شڕایی دۆلار بەڕاستی لە ساڵی 2021 و یا بابڵین 22 23 24 هەڵاوسان لە ئەمریکا زۆر بۆ بەڕێژەی لە ساعت 9 لە ساعت 8 لە ساعت 7 ینی ساڵانەوە نەبووە حتا ئێستاش هەڵاوسان زۆر باز کەواتە کە هەڵاوسان بەرز بوو کەواتە ئاسێکیشتنەکان بەرزە بێتەوە قودرەتی شڕایی ئەو پارە ئەو $100 کە ئێستا هەتا ئەو $100 نیە کە ساڵی 2021 کەواتە یعنی منطقی ئەگەر زێر بگرێتەوە بۆ حاڵەتی پێش کۆڕۆنا ئەمە هیچ مەسەلەی ئەوەی کە ئایا باشە زێر چی لێ ئێستا بە 2700 یا لە دەوروبەری 2700 چی لێ ئەگەر هاتوو ترەمپ ئەو سیاسەتە بازرگانی کە هەیەی بیسەپێنێ و ئابووری ئەمریکا بەقوت کەواتە ئیندێکسی دۆلار بەهێز کات ئەو کاتە ئەگەر مەترسی شەڕ و مەترسی ئابووری ڕوونەیەت زێردا ئەبەزێت بەڵام ئەگەر هاتوو بێتەوەی خاوبوونەوەی ئابووری وڵاتانی دەرەوەی ئەمریکا با بڵێن کەنەدا ئەگەر ڕووبات ئەوروپا و مەسەرەن بریتانیا ئەم باسی سین ناگەین باسی ئەو دەوڵەتانەکەن کە هاوپەیمانی ئەمریکان ئەگەر خاوبوونی ئابووری ڕووبا ئەم خاوبوونە نەقڵە بێ بۆ ئەمریکاش ئەمە کێشەکەیە کە زێر هێشتەوە بە بەرزی خۆ ئەگەر ئەمە دڵنیا بن لەوەی کە خاوبوونەوەی ئابووری ڕوونایە یاوەتە ئەو ڕسیشتنە یا ئەو داکشانەوە ئابووریکە لە ناوچەی یۆرۆ لە بریتانیا لە کەنەدا لە ئوسترالیا لە یابان لە کۆریا باشوور ڕوونەیە دڵنیا بن زێردا ئەبەزێتەوە بەس بۆ چ نقطەیەک بۆ تقریبا 2200 بۆ 2300 بۆ 2000 لەو بینە نەک بڵێن ئەگەرێتەوە بۆ 1600 ناگەڕێتەوە بۆ 1600 ئەوە ڕوونایە بۆ 1400 ئەوانە بڵین لە سەردەمی پێش کۆڕۆنا بەڵام ئێمە ئەم حاڵەتەشمان بینیەوە مەسەلەن ئەبێ سەیری داتەکان بکەن ئەبینین زێر بە $800 بۆ لە ساڵی 79 یا لە ساڵی 80 کاتێک کە ئەزمە گەورەکەی ساڵی 1970 کە خاوبوونەوەی ئابووری ڕوویا و نەودا بەزی لە $37 بۆ $8 کە بینیمان لەم ئەزماتانەیە خێرا مستەسمەرین پەنا بەرە بەرکڕینی ئاڵتون بۆی کە سەرۆت و سامانەکان لە دەست نەچێت ئەم حاڵەتێک ئێستاش ڕوویاوە ئەوەیە ئەگەر هاتوو شەڕ نەبێت و ئەگەر هاتوو وەکوتم داکشانەی ئابووری ڕوونەیە زێر ئەگەرێتەوە بۆ حاڵەتی طبیعیەکەی خۆی بەس لەکوێ سێریکێنێ لەوێنە ڕاستەوخەکانیش بکەین ئەوەی کای بینن هاتنی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەروە کەمەلا هاریسی جێگیرێتی بۆ شوێنی سوێند خواردنی دۆناڵد ترەمپ سەرۆکی 47ەمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بێگومان تاکو پرۆسی سوێند خواردنەکە اینجا وەکو سەرۆکی فەرمی دەست بەکارەوەوە جۆ بایدنیش وەکو سەرۆکی پێشوو ماڵ ئاوایی ئەکات ماڵاوەکە لە کۆشکی سپی تاستێک ڕوویا و دەور تەسلیمی خۆیانیان کردووە و بەشێک لە ئەندامانی کابینەکەی وەروە بەرپرسانی ئەمریکاش گەیشتنە شوێنی مەراسیمی سوێند خواردنی دۆناڵد ترەمپ کە وەکو 47ەمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمڕۆ سوێندی یاساییە خۆوە دەست بەکارە بێ و بڕیاریشە ئەمڕۆ جیاواز لە هەموو سەرکردەکانی تر ئەوەی کە پێشبینی کراوە 100 بڕیار ئیمزا بکە کە 11یان زۆر گرنگن کە پێوەستن بابەتی کۆچبەری هەروە بابەتی گۆڕینی ڕەگەز و هەندێک بابەتی تر کە پێوەستە بە بابەتی تاریفی گومرکی تا ئەستێک هەواڵەکان وان کە ئەم بڕیارە لە ئەجەنداکە لابرابێ خراپێتە کاتی تر چونکە بەشێکیان پێوەستە بەوەی بە گفتوگۆ بکرێ لەگەڵ وڵاتانە ئەکرێ تا ئاستێک هاوسەنگی یاخود تەرازووی بازرگانیان ڕێک بکرێتەوە لەوێ پێویست بە تاریفی گومرکیش نەکە وەڵسەنگانێکی وردیش بۆ دۆخی ئابووری ئەمریکا بکرێت چکە بەشێک لەو کاڵایانە لە نەمانیان یاخود لە گرانبوونە ناو بازاڕی ئەمریکا پێ ناچێت بە ئاسانی بەسەر ئابووری ئەمریکاوە تێپەڕێگەر بە کاتیش بێت ڕاستە دەستگای بەرهەمێنان یاخودەوەی پێوتێ پرۆسی بەرهەمێنان لە ئەمریکا مرونەی هەیە بۆ زیادبوون بۆ کەمبوون بۆ گۆڕانکاری لە نرخا بەڵام پێ ناچێت بەرگەی ئەو گۆڕانکاریە گەورە بگرن کە تۆ بەجارێک تاریفی گومرکی بخیتە سەر کاڵای چینی کە ساڵانە $600 میلیارد هاوردەی کاڵات لە چینەوە هەیە هەروایەکێتی ئەوروپاش باماشەوە بەریتانیاش کاوە بەشێکی گرنگی سیاسی و ئابووری ئەمریکای لەگە وڵاتانی تر بێگومان ئەمەی کێبینن وێنەی ڕاستەوخۆی مەراسیمی سوێند خواردنی دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە هۆڵێکی داخراوە بەڕێوەچێ پێشتر بڕیار بوو لە شوێنێکی کراوەیە بێ ئەوەی کە هەیە چاوەڕوانەکە لەگەڵ دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپ گۆڕانکاری لە بارودۆخی ئابووری جیهانە بەگشتی ڕوو بابەت هەبێت لە بابەتی سیاسەتی بازرگانی دەرەکیە دکتۆر با پرسیارێکی لەسەر بابەتی بازرگانی دەرەکی بکەین لەگەڵ دەست بەکاربوونی ترەمپ ئەم پێشبینی کە هەیەی بۆ تاریفەکە گۆڕانکاری دروستەکە ئەچێتە خزمەتی ئابووری جیهانەوە یاخود قەیرانێکتری ئابووریمان بۆ دروستەکە
بەڵێ بەڕاستی سیاستی بازرگانی ئازاد ئەوەی کە پێشتر هەبوو بۆ نمونە بازرگانی نێوان وڵاتان ئەوەی کە پێڵێ مثلا ئەو موڤمنتەی کە هەبوو کە فری موڤمنت هەبوو لە حرەکەی چی حرەکەی سەرمایە و حرەکەی ئاڵۆگۆڕی بازرگانی شمەک و خزمەت گوزاریش هەردووکی یعنی وای لێکرد بوو گەشەی ئابووری جیهانی تا ڕادێکی زۆر پێدوڕم لەبەرەی چمە لاوێنە زیندوەکان ئەوەی کە باسەکەی خۆی هات بۆ شوێنی بەراسیمەکە ئەوە دۆناڵد جەی ترامپ سەرۆکی 47ەمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیشتە شوێنی مەراسیمی سوێند خواردنەکەی کە بێگومان وەگەی بینن بەشێکی زۆر لەلایەنگرانی لە بەرپرسانی حکومی لە کابینی پێشوو ئەروە کابینی نوێشکە و پێشنیاری کردوون لەوێ ئامادەیانێ وەکو عورفێک هەندێک ڕێشۆن و ڕێکارە گیرێتە بەر کامێکێکە لەوانەی کە ئەنجامەدرێ بۆ ئەوەی مەراسیمی سوێند خواردنی دۆناڵد ترامپ وەکو 47ەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕێوە بچێت کە بێگومان لەگەڵ سوێند خواردنی ئیتر قەڵەمەکەشی لەسەر هەر وەرەقەیەک بێ حیبرەکەی لەسەر هەر وەرەقەیەک بێ ئەبێتە بڕیارێکی تەواو کە لە ناو ئەمریکا و لە سەر ئاستی جیهانیش کاردانەوە بەوە کوڕی دۆناڵد ترامپە کە وەستاوە خۆشبەختە لەبەرەوەی باوکی بۆ بە سەرۆکی ئەمریکا کە سەرۆکی ئەمریکاش بۆ گوایە سەرۆکی تاستێک جیهان بێ دکتۆر هەر لەگەڵ گواستنەوە وێنەکانی شا پێم خۆشە قسەکە تاواکی لەسەر ئەو بابەتی بازرگانێکە فەرم بەڵێ بازرگانێکە ئەگەر هات تەمانم تاریفی بازرگانی خات سەر وڵاتانە ئەگەر هات و ڕستێشن ڕووبا بڕاستی تەسیری لەسەر بەرهەمی ناوخۆی ئەوروپا و بەریتانیا زۆر ئەبێ هەر بۆیە من ئەڵێم کە هەم پاون و هەم یۆرۆ ئەگەر بۆ شۆرت هێرمیش بێ بۆ ماوە کورتیش بێت قیمەتەکەی دا ئەبەزێ و یەتە خوارەوە تەنانەت کەنەدیش دۆلاری کەنەدی و هەروەها ئوسترالی و ئەنجام مەسائلی ئەبێت چی بێت ئەبێ بێن باسی چی بکەین ئەو دەوڵەتانش بکەین کە تاریفی گومرگەکان زۆرتر وەکو چین دیارەت چینیش ئەبێ ڕوبەڕی ئەو تەحەدیە ببێتەوە و لەم ڕۆژانەیە بینیمان کە لیوانی چینی تا ڕادێک دابەزینی بەخۆ بینێت چەنە ئەوان مانجین فلۆتین ئەگەر نەبەر واتە چاودێریکی وردی دراوەکەی خۆیانەکەن کە زۆر زۆردانە بەزێ و زۆریش بەرز نەبێتەوە بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە ناو ئابووری ئەمریکا خۆیەتی ئەوە زانیمان حتا ئەگەر بەریتانیا ئەوروپا ینی تووشی خاونەوەی ئابووری نەبن ڕاستە GDPیان ماوەیەکدا ئەبەزی ئەوانە بەڵام تووشی خاونەوەی ئابووری نەبن یان کەنەدا یان ئوسترالیا یان کۆریای باشوور یان یابانە حتا ئەگەر تووشی ئەوش نەبن تا ڕادەیە کاریگەری لەسەر ئابوووریەکەیان ئەبێت ئەگەر بە فترەیەکیش بێت بەڵام ئەوەی کە زۆر زۆر موهیمە ئێمە بێت ئەی ئابووری ئەمریکا ناو ئەمریکا چی لێت ئەی سیاساتی نەختینەیی هەوڵەیات کە سوودی بانکی هەوڵی یاوە کە سوودی بانکی بەرز کاتەوە لە پێناودا بەزانی هەڵاوسان چکە هەڵاوسان کێشەیەکی زۆر زۆر گەورەی ئابووری ناو ئەمریکایە تەمان هەم وڵاتانی تریش بەس ئەمریکا زۆر زۆر هەوڵی بۆیە کە هەڵاوسان دابەزێنێت بەڵام بە خستنە سەری تاریفەی گومرگی بەتایبەتی بۆ شتومەکانی کە لە چینەوەیەن هەڵاوسان بە بەرزی ئێڵێتەوە بەلایانی کەمەوە ئەگەر زیاتریش بەرزی نەکاتەوە لەم بەرزی ئێڵێتەوە کە ئێستا ڕێژەکەی 2 لە 100 تەمان ئێستا ڕێژەکەی نزیکی 3 کە ئەمە قوبولکراو نییە لە ئابووری ئەمریکای ڕێژەی هەڵاوسان ساڵانە 3 بێت کەواتە ئەبێ بێنێتە خواردووەوە ئەمە ئیشی کێیە ئیشی بانکی فدرالی ئەمریکایە پێویستە لەسەر بانکی فدرالی ئەمریکا کە سوی بانکی بەرز کاتەوە بە بەرزی بێڵێتەوە بۆی هەڵاوسان دابەزێنێت لەلایەکی ترەوە ترەمپ هاتووە کێشەیەکی بۆ بانکی فدرالی ئەمریکا دروست کردووە بانکی فدرالی ئەمریکا ئەوێت هەڵاوسان دابەزێنێ سوودی بانکی بە بەرزی هێشتەوە بەڵام تاریفە گومرگەکە ئەبێتە هۆی کە هەڵاوسان بە بەرزی بمێنێتەوە ئەمە پلانەکە لەم کاتەیە چێ بێ فدرالی ئەمریکا چی بکە سوودی بانکی بە بەرزی بێڵێتەوە ئەگەر بە بەرزی بێنێتەوە لەوانەیە ئێنەفیک کەم بێتەوە لەوانەیە فرسەتی هەلی کار کەم بێتەوە کەواتە هەم کێشەیە بۆ دەرەوەی وڵات هەم کێشەیە بۆ ناوخۆی دکتۆر کامەران قادر سپۆڕی ئابووری و دارایی سپاسکە لەگەڵمانە زۆر باشین لەسەر کاریگەری دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ سپاسکە میوانمان بێگومانەوەی کە هەیە سەرنجتان بۆ هەندێک وێنەی زیندوو ڕاکێشم سەبارەت بە پرۆسەی یاخود مەراسیمی سوێند خواردنی دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی 47ەمینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بەڕێوەچی ئەمە بەشێک لە کاندیدەکانن بۆ بەرپرسیارەتی لە کابینەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەمە جێگیری ترامپە دەست بەکارە بێ کە دڵخۆشە گەشتبینە پێشتریش لە دیموکراتەکان بووە بەڵام دواتر سەنگەری گواستۆتەوە بۆ کۆماریەکان و ئێستا پاڵپشتێکی سەرەکی ترامپە لە ماوەی خولی پێشووی ترامپە دژایەتێکی زۆری ترامپیەکە تەنانەت وەکو هیتلەر وەکو نازی ترامپی ناسان و بەڵامەوە تا ئێستا بۆ بەجێگری کە تا ئەستێک جیاوازە لە بیر و بۆچوونەکانی پێشتری بە کەسێکی زۆر تا ئەستێک توند و هاوڕای ترامپ ناسێنراوە بەتایبەت لە بابەتی پەنابەری و هەروە بیرروڕاکانی بۆ
بەهێزهێشتنەوەی ئەمریکا و ئەوەی کە خۆیان ئەڵێن ئەمریکا لە پێش هەموو شتێکەوە بێ کە بانگەشەی سەرەکی دۆناڵد ترەمپ بوو. بێگومان ئەوەی کە گرنگە هەندێک شتان پێ بڵم لەسەر ئەو کەسانی کە دۆناڵد ترەمپ پێشنیاری کردوون وەکو کابینەی ئابووری کاریان لەگەڵا بکە هەر لە وەزیری گەنجینەی ئەمریکا بۆ وەزیری وزە هەتاگاتە کەسانی تر وەکو وەزیری کار و هەندێک بەرپرسی دیکە کە ڕۆڵێکی گرنگیان وەکو کابینەی ئابووری ئەو وڵاتە بێ. بێگومان چەندی کەسایەتی تریش لە پۆستە جیاوازەکانی وەزیری دەرەڕاوێژکاری ئاسایشی ئەمریکا و هەندێک بابەتی تر کە پۆستی گرنگیان هەیە دۆناڵد ترەمپ کەسایەتی نزیک و تەنانەت لە بانگەشەکەی کە ڕۆڵی گرنگیان هەبە دەستنیشانی کرد. وەزیری گەنجینەی ئەمریکا ژێکێکە لەو کەسایەتیانی کە پێشتر لە بانگەشەی دۆناڵد ترەمپ بەتایبەت بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری ڕۆڵێکی گرنگیە بووە. سکۆت بێسنت وەزیری گەنجینەی ئەمریکا بێ ئەم کەسایەتیە کە هاوڕەگەز بازە هاوڕەگەز خوازە و ئەمە سێم وەزیری ئەمریکایەکە وابێ ئەبێتە وەزیری گەنجینەی ئەمریکا. سکۆت لە ڕووی ئەکادیمی و ئاستێکی باڵای نییە، یعنی خوێندنێکی زۆری لە بواری داراییان نەبووە لە ڕووی ماستەر و دکتۆرا، بەڵکو شارزایکی باشی بواری داراییە و هەروە لە ساڵی 1992 ئەستێرەی بەختی گەشایەوە کاتێ پێشبینی بۆ دامەزراوێکی دارایی کەوتی پاوەنی بەریتانی دابەزێ بۆی ئەو کۆمپانیاکە 1 ملیار دۆلار قازانجی کرد بۆ هۆی ئەوەی کە ناوبانگێکی پاش پێیاکاوە هەمیشە وا لێک بدرێتەوە کەسێکە هەمیشە لە ڕیسکە ڕۆڵێکی باشی هەیە و ئەنجامێکی باشیش بەدەستێنێ. ئەمە بێتە وەزیری گەنجینەی ئەمریکا کە وەزیرێکی گرنگە. هەروەها هاوارد لۆتینگ ئەبێتە وەزیری بازرگانی کە ئەمیش ملیاردێر واتە سەرمایی لە ملیار زیاترە و سەرۆکی جێبەجێکاری وۆڵ ستریتە کە گەورەترین ناوەندی بۆرسەی جیهانی هەر گۆڕانکارێک لە وۆڵ ستریت ڕووبە بێگومان تەواوی جیهانیش ئەگرێتەوە. ئەمەش بێتە وەزیری بازرگانی کە ڕۆڵێکی گرنگی و خۆشی سەرمایەکی باشی هەیە کە ئەمانە تا ئاستێکیش لە ڕووی ئەزمونی باشیان بەڵام ئەکرێ مەترسێکی باش لیان چاوەڕێ بکرێت لە بەرژەوەندی خۆیان هەندێک جار یاساکان گۆڕانکاری پێ بکەن. هەرچی سەبا بە وەزیری وزەیە کە کریس ڕایتە ئەمەش بێتە وەزیری وزەی ئەمریکا ماوەیە بابەتی وزە لە ساسی جیهانگرنگی خۆی هەیە کە سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیای لیبرتی ئێنێرجیە ئەزمونێکی باشیە. لۆری چافێز ئەبێتە وەزیری کار ترەمپ بەوە ناساوە کە میشە بەڵێنەوە کەمترین بێکاریە بێت لە وڵاتە زۆرترین هەلی کار بڕەخسێنێ پێچێت لۆری چاویزێکێک بێت لەو کاندیدە زۆر باشانەی کە ئەم ئامانجە بۆ ترەمپ بەدەست بێنێ. لەسەر وەزیری کشتتوکاڵ بۆتان باسەکەم کەش بریتێت لە برۆک ڕۆلینز کە بێتە وەزیری کشتتوکاڵی ئەمریکا و تا ئەستێک ئەزمونێکی باشەیە و ئەم ئەکرێ لە بواری کشتتوکاڵ یارمەتی دەرێکی باش بە بۆ بژانەوەی ئەو وڵاتە. سەبارەت با وەزیری نیشتەجێکردن کە شەپێدانی شار بریتێ لە شۆندۆفی ئەزمونێکی باشی لەم بوارە هەیە. زۆربەی زۆری و کەسانی کە ترەمپ پەڵی بژاردون بۆ کابینە ئابووریەکەی خەڵکی بازرگانن، ملیالێرن، سەرمایەدارن و بەرهێنن. سکۆت تەرنیز ئەبێتە وەزیری نیشتەجێکردن کە شەپێدانی شار ئەمە مەبەستم بوو کە باسمە کرد. هەچ سەبارەت بە ڕۆسیال ڤۆیتە بەڕێوەبەری نووسنگەی بەڕێوەبردن و بوجابێ بودجەی ئەمریکا ماوەی ساڵانی دوای کێشەیەکی زۆری هەبوو لە بابەتی کورتێنان کە بە قەرز پڕیانە کردەوە بۆیە ئەکرێ تا ئاستێک ئەرکێکی قورسی هەبێ. ستیڤن میران سەرۆکی ڕاوێژکاری ئابووری بە میرانەکەی تۆزە لە کوور دەچێت دەموچاویشی لەوەیە خەڵکی ئەم ناوچەیە بێ بەڵام ڕوون نەبوو من سێرچێکی باشمان بۆ کرد بەڵام بۆمان ڕوون نەبووە ئەبێتە سەرۆکی ڕاوێژکاری ئابووری ترەمپ. ئەم پیاوە شەیە کە زۆرترین پارەی جیهانی لە سەرمایهی لەسەر و 400 میلیارد دلار ئیلۆن مەسکە کە بەرپرسی لێهاتووی حکوومەتە بێ. من بە بۆچوونی خۆمەڵێم پێ ناچێت ئیلۆن مەسک ماوەیەکی دوور و درێژ لە کابینەکەی ترەمپا بەردەوام بێ. ئەمەش بابەتی ئیلۆن مەسک وەروە دەیڤید ساکس بەڕێوەبەری زیرەکی دەستکرد و کریپتۆکەرەنسی کە یەکێکە لەو شتانی کە زۆر دۆناڵد ترەمپ باسێکاوە لە ماوەی دەرچوونیشی زۆر کاریگەری بوو. ئەم پیاوە ئەبێتە ڕێگریەک و ئەوەی لە کووردا بێ بە مووی لووت بۆ ترەمپ کەویش جەرۆم پاوڵە بەهۆی ئەوەی کە ماوەکەی ماوە لا ناچێوە ترەمپیش حساسیەتێکی زۆری بەم پیاوە هەیە و پابەندی قسەکانی ترەمپیش نییە کە سەرۆکی یەدەگی فیدراڵی واتە سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا پێچێ ئەمە بۆ ماوەی ساڵێک کە ماوەی سەرۆکاتێکی ماوە ڕێگریکی باش بێ لە پلانەکانی ترەمپ بەتایبەت لە گۆڕانکاری لە سوودی بانکی کە ڕۆڵێکی گرنگیە لە ئابووری ئەمریکا. با لەگەڵ میوانێک لەسەر بابەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست لەسەر
کاریگەریەکانی دەست بەکاربوونی ترەمپ قسەتان بۆ بکەم وڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر باس و خواسی لەسەر پەیوەندی بە ئابووری هەرێمی کوردستانیشەوە هەیە کە بریتیە لەکوێ بریتیە لە ئێران بزانین دۆناڵد ترەمپ لەگەڵ دەست بەکاربوونی گۆڕانکاری ئەکات لە سیاسەتی دەرەوەی بەرامبەر بە ئێران یاخود سیاسەتێکی زۆر توندی ئەبێ سەبارەت بەو وڵاتە لەگەڵ مەولود حاجیزادە ڕۆژنامەنووسی ئابووری لە ڕێسکایپەوە لە نەرویج ئەم بابەتە شرۆڤاکەین بەڕێز حاجیزادە پێتان وایە لەگەڵ دەست بەکاربوونی ترەمپ ئەوەی کە باسەکرێ ڕێگای دیبلۆماسی بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکان کە کاریگەری کەمتری لەسەر ئابووری ئێرانە بێ یاخود ڕێگای سەربازی توند بگرێتە بەر بەرامبەر بە ئێران سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرەکانتان ئەوەی کە هەتا ئەمڕۆ ئێمە بینی ومانەوە لە ڕۆژانی ڕابردووە لەلایەن حکوومەتی نوێی ترامپەوە ڕاگەیاندراوە ئەوەیە کە زەختێکی زۆر ئەخرێتە سەر ئێران بەڵام ئەو ئەگەرەش هەیە کە بە لە بەرچاوگرتنی ئەزمموی پێشوو کە کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا پێکەوە هەیەیان بووە بە تایبەتی سەبارەت بە ترامپ ئەگەری ئەوەی کە بکەونە ڕێک بگەنە ڕێککەوتن ئەگەری ئەوەش هەیە بەڵام هەرکام لەمانە بۆ ئێران لە بواری ئابووری و سیاسیا لێکەوتەی هەیە بەڵێ لە بوارە ئابوووریەکانە بەڕێز حاجیزادە پێتان وایە چ کاریگەرێک لەسەر ئابووری ئێران دروستەکە دەست بەکاربوونی ترەمپ و ماوەی ئەم 4 ساڵەی کە سەرۆکی ئەمریکا بێ پێتان وایە کاریگەرێکی گرنگ لە ئابووری ئێرانە دروستکە بە دڵنیاییەوە ئەوە شتێکە کە هیچ گومانێکی تیانە و ئەکرێ بڵێم کە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئێرانیش تەنانەت کاریگەری ئابوورەکانی گرنگترە. لەم 4 ساڵەیە کە بایدن سەرۆکی ئەمریکا بووە لە کۆشکی سپی بوو بە لە بەرچاوگرتنی ئەو نەرمیەی کە حکوومەتی بایدن هەبوو ئێران توانی تا ڕادەیەک ئەو فشارێکە لەسەری بوو لە خولی پێشووی سەرۆکایەتی ترامپ تێی بپەڕێنێت بەتی لە سەبارەت بە سزانەوتیەکان زەختەکان لە سەرۆکاتی بایدنا کەمتر بووە داهاتی نەوتی ئێران لە 4 ساڵی سەرۆکاتی بایدن گەیشتە 200 ملیار دۆلار کە لەو کاتەیە کە ترامپ سەرۆکی ئەمریکا بوو فرۆشتنی نەوتی ئێران زۆر دابەزینی بەخۆیەوە بینیوە دابەزینێکی زۆری تۆمار کرد و لە ڕۆژە 400 بۆ 500 هزار بەرمیلی ئەفرۆش بەڵام لەم ساڵانی کۆتاییە بە لە بەرچاوگرتنی ئەو نەرمیەی کە حکوومەتی بایدن هەیبوو بینیمان کە فرۆشی نەوتی ئێران بەرز بوونەوەی بخۆیەوە بینی وەگەیشتە ڕۆژانە 1,700,000 بەرمیل و بە دیاریکراوی ئەم داهاتانە کاریگەری لەسەر ئابووری ئێران هەبوو. بەڵێ سەبارەت بە تمەنی ئێرانی و دراوی ئەو وڵاتە چ کاریگەرێک دروستەکە پێتان وایە فشارێک لەسەر دراوی ئەو وڵاتە دروستکە بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم. بە دڵنیاییەوە کاریگەری دروست دەکات چاوی بازار لە ئێران لەسەر سەرۆکی کۆشکی سپیەکە لە دەرەوەی سنوورەکانی ئێرانە ئەگەر ڕێکەوتنێک دروست ببێت کە لە ئێستاە دیار نییە ئەو بەهای تمەن کە دابەزینی زۆری بەخۆیەوە بینیوە بۆ ماوەیەکی کورت باشتر ئەبێت بەڵام ئەگەر فشارەکان لەلایەن ئەمریکاوە زیاد بکات و سزای نوێ بخرێتە سەر فرۆشتنی نەوتی ئێران لە ئایندەیە ئەگەر لە ئێستاە تمەن دۆلار بە 7,000 تمەنە دابەزینێکی زیاتر بەخۆیەوە بینێ و ئێمە دابەزینێکی زۆر ئەبینین لە بەرامبەر دۆلارە شتێکی ترکە گرنگە بیڵێم ئاماژەم بەوە کرد ئەگەر ڕێکەوتنێک جێبەجێ بکرێت زۆر کورتمەودا دەبێت کاریگەریەکەی لەسەر بەهای تمەن لەبەرەوەی کە قەیرانی ئابووری ئێستا لە ناوخۆی ئێران ئەوەندە بەربڵاوە کە تەنها
ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا زۆر باش. ناتوانێت بارودۆخی ئابووری ئێران زۆر باشتر سپاس بۆ بکات. بەڕێز مەولود حاجیزادە لە ڕێی سکای بلات نەویجۆ لەگەڵمانە بوو. ڕاستەوخۆ مەراسیمی سوێند خواردنی دۆناڵد ترامپ تان بۆ ئەگوازینەوە کە بڕیارە پاشکەمێکی تر دەست پێ بکە و ئێستا ئامادەکاریەکان نزیک بوونەتەوەیەکی تر دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەست بەکار بێ. مەراسیمەکە بەردەوامە بۆ چەند ڕۆژێک پێشتر هەبوو ئەنجام درا. بیرتانێمەوە کە لە ماوەی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ لە 4 ساڵی پێشوو کە لە 21 2017 دەست بەکار بوو هەمان قسەی کرد کەوتی بەرژەوەندی ئەمریکا لە پێشە و ئامانجی کەمکردنەوەی کورتێنانی بازرگانی ئەمریکا بوو بەتایبەت لە بابەتە ئابووریەکان و تەنانەت لە بابەتە سیاسەکانیش چاوی لەسەر بابەتە ئابووری و دارایی و بازرگانەکانی ئەمریکا بوو. بیگومانم جارەش هەمان دروشمی بەرز کردوتەوە و هەر لە سەرەتاشەوە ڕێشوێنەکانی ڕوون کردوێتەوە ئەو هێڵ و استراتیژەیەکە هەیەی بۆ ئەوەی کە کورتێنانی بازرگانی ئەمریکا کەم کاتواتە ئێستا هەناردەی ئەمریکا بۆ دەرەوە کەمترە لە هاوردە بۆ ناوخۆی ئەمریکا ئەوێ ئەمە وا لێ بکاتەوە کە هەناردەی ئەمریکا زیاتر بێ لە هاوردە بۆ ناوخۆی ئەمریکا. هەموو ئەمانە لە ساڵی ڕابردووشا لە مایۆ ڕابردووشا بەتایبەت لە ساڵی 1973 بۆی جەنگی عەرەبی ئیسرائیل تا ئەستێک ئەمریکا ئەم هاوسەنگەی ڕێکردەوە. دۆناڵد ترامپ لە نزیکی سەکۆی سوێند خواردنەوە لەم لاشی جۆ بایدن هەیە کە لەگەڵ کامالا هاریسی جێگیری کە چاوەڕێن ئیتر چەند خولێکێک تر ئیتر پۆست و مەکانەتیشیان کۆتاییە. وتارەکانتە واروە گفتوگۆکانی نێو مەراسیمەکەتان بۆ گوازینەوە ڕاستەوخۆ بە پێکەوە بینەری. وەکو هەموو بۆنەکانی ڕابردوو ئاهەنگ دەگەڕین بە مافی خۆمان بۆ ڕاگەاندن و گزارشکردن لە یەکێتیمان. لە ساڵی ڕابردوودا بۆ چەند جارێک بۆ خەڵکانێکی زۆر لە ئەمریکەکان کێشە هەبوو واروە بۆ جیهانی ئازاد. ئێمە تەواضوعانە هەوڵماندا سەرۆکایەتی جیان بکەین. لە مانگی نۆڤەمبەردا ئەمریکا دووبار چارەنووسی ئەمنەتەوەی دەستنیشان کردەوە بەرەو مەزنی بۆ بەدیهێنانی ئاسایش و ئارامی و دوا ڕۆژێکی گەش ئەو دوا ڕۆژەی کە دامەزرێنەرانی وڵاتەکەمان خەونیە پێوە دەبینی. ئەمڕۆ ئاهەنگ دەگێڕین نەک تەنیا بۆ ئەو بڕیارەی کە داومانە بەڵکو مافێکی سادە و ژیری خەڵکی ئازادە بۆ ڕاگەاندن و دیاریکردنی بڕیاری خۆیان. ئێستاش ڕێگان بدەن پێشواز بکەین لە چمپس دۆناڵد و فرانکل برام کە بۆنەکە بەڕێوە دەبن. تکایە هەستنە سەر پێ. گەورەی نێو هەموو نەتەوەکان و گەورەی زەویم لەبیرتان بێت جەنەرال جۆن واشنتنمان لەبیرە کە لەسەر ئەژنۆی دانیشتە بوو لەگەڵ ئیبراهیم لۆنکۆڵ لەگەڵ کە دەپاڕانەوە لە خوددایەک بۆ ئەوەی کە مافەکانیان بەدی بهێننە. ئەوانەی کە دەستیان کرد بە شەڕ و خەبات و بپارڕێنەوە بۆ ئەوەی کە بمێنەوە شەو و ڕۆژ لەگەڵ ئەوانی ترە. لۆسەر کینگ کە خەباتی کردو و زیندوو بۆ لە نێو خۆڵە مێشەوە. ئێمە هاوڵاتیەکانی ئەم نەتەوەیمە لە ژێرسایی خوادا پیرۆز دەکەین ئەو خودایی کە متمانەمان پێی هەیە و کۆبوونێتەوە و دەپاڕێینەوە بۆ سەرۆکەکەمان دۆناڵد جێی ترامپ و خێزانەکەی کابینەکەی و جێگرەکەی و بۆ ژمارەیەکی زۆر لەوانەی کە بەشداری دەکەن بۆ ژنان و پیاوان لە هێزە چەکدارەکان و بەرپرسان ئەوانەی کە هێشتا کار دەکەن لەم ساڵە تازەدا لەم ڕۆژی بوون بە سەرۆکەدا لەم ڕۆژی بەڕێوەچوونی و ڕێو ڕسمەدا. ئەم بایبڵە یاخودە مجیلە کە دوای ماوەیەکی کەم سەرۆکمان دەستی دەخاتە سەر و سوێن دەخوات کە سەرەتای حکومڕانیەکەیەتی باوکمان خودامان کە هەڵ دروستکەری هەموو مرۆڤەکان و بوونەوەرەکان و
بە ژیری و داناییەوە بۆ ئەوەی کە بتوانێ حکومڕانیمان بکات لە ساتە سەختەکاندا. ژیری تەنیا بۆ ئەو نییە، بۆ هەمومانە. ژیریەک لە بەهەشتەوە کە دەنرێ بۆی لەگەڵی بێت، دیزایانی خۆیەتی. تکایە خوددایە ئەمریکا پیرۆز بکات، تکایە چاودێری هەموو گوڵێک بکە بۆ ئەوەی کە پێکەوە بۆ هەتا بێکەوە بژین. ئامین. جەنابی سەرۆک، 4 ساڵی ڕابردوو ساڵانێک بوو بۆک پێم وایە بێت کە تۆش دەو بڕواایەدا بووی کە تاریک بوون، تەماشاکە خواچی کرد. ئێمە پاڕاینەوە ئەوی سەربەرزی پێبەخشین. لێگەڕێن بپاڕێنەوە، نزا بکەین. خدا گەورەی هەمووانە ئەم نەتەوەی پیرۆز کردووە بە ناوی خودداوە بۆ هەتایە، بۆ ژیری، بۆ دانایی کاتەکان دەکۆڕێت لەگەڵ وەرزەکانە. پاشاکان بەرز دەکاتەوە و وە ژیری و زانیاری و هۆشمەندی دەبەخشێت باوکی ئەمڕۆمان. وەک سەرۆک دۆناڵد جەی ترامپ کە دەچێتەوە ئۆفیسی سەرۆکایەتی جارێکی تر هاتوین بۆی کە سوپاسی خی گەورەمان بکەین. ئەو لە کاتێکە هاتووە کە تۆ بەتەنیا تۆ ژیانت ڕزگار کرد و بەرزت کردەوەی هێزت پێبەخشی، دەسەڵاتت پێدا بە دەستەکانی خۆت. ئێمە دەپاڕێنەوە بۆ سەرۆک ترامپە کە لە ژێر چاودێری و پاسەوانی تۆدا ژیری و هۆشمەندی خۆتی پێ ببەخشە لەو بەرزیەوە بۆ ئەوەی کە پیرۆزی بکەین و لەگەڵ نەتەوەکەماندا. هەروەها داوت دەکەین کە میلانیا بپارێزیت وەک خانمی یەکەم. مەراسیمی سوێندخواردنی دۆناڵد ترامپ 47ەمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و جەی دی ڤانسی جێگرێتی. ڕاستەخۆر بۆتان بگوازینەوە دواتریش پاشکەمێک تر خاوەن قەرەداغی هاوکارم لەگەڵتان بەردەوام بێت. To stand beside him, to hold up his arms like Aaron held up the arms شانی of Moses. بوەستینی و The prophet Samuel, it was you that brought them ئەوە تۆ بوویت and he said now کە هێناتە خاکی میسر و ئێستاش ماوە و هەر دەمێنێت و دەشمێنێت. لەبەرەوە باوکە ئێمە ئەم ساتە وەختە دەقۆزینە بۆی کە بمێنینەوە لێ و سپاسی زۆری ئەم نەتەوە مەزنت پێشکەش بکەین that we so enjoy. کە زۆر دڵمان خۆش بوو. We remember لە بیرمانە to keep our eyes fixed on you. چاومان لەسەر تۆیە May our hearts be inclined to your voice. و دڵمان داوا We دەکات know that America گوێبیستی دەنگی تۆ بێت. turn our backs on you. لە ژێر سایتۆدا ئێمە بەرەوداوە نەچین، داوای یارمەتی لێ دەکەین و دەپاڕینەوە بە ناوی هەموو ئەوانەوە خودای هەمووان And our ئێوە ڕزگارکەری ئێمن. ئامین. ئاما دەبوانی بەڕێز پێشوازی بکەن لە Please raise your تکایە right hand. دەستی ڕاستت بەرز بکەرەوە لە دوای منەوە بڵێرەوە. I, James, من جیمز دەیڤید ڤانس سوێن دەخۆم that I will support کە من پشتیوانی دەکەم و دەستوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەپارێزم و پشتیوانی لێ دەکەم against all لە دژی هەموو دوژمنانی دەرەکی و ناوخۆی. و بەو پەڕی دڵسۆزی و ئەمەکداریەوە that
I take this obligation freely. ئەو پابەندیانەی کە لە ستۆمدام بە ئازادیانە پەیڕەویان لێ دەکەم بەبێ هیچ تێبینێک یا هیچ نیازێک بۆ خۆ لێ دزینەوە. And that I will وا من and faithfully بەو پەڕی دڵسۆزی و ئەمەکداریەوە the duties of the office ئەرکەکانی ئۆفیسەکەم پەیڕۆ دەکەم ئەو پۆستەی کە من وەری دەگرم. خدا یارمەتی دەرم بێت. پیرۆزە جەنابی جێگری سەرۆک. Ladies and gentlemen, please welcome Chief Justice Roberts to administer the presidential oath of office. تکایە دەستی ڕاست بەرز بکەرەوە لە دوای منەوە بڵێرەوە. من دۆناڵد جۆن ترامپ بەڕەسمی سوێن دەخۆم کە من بەو پەڕی دڵسۆزیەوە ئۆفیسی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕێوە دەبم. ئەوەی لە توانامدا بێت دەیخەمەگەڕ بۆ پاراستن و پارێزگاریکردن لە دەستوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. خدا یارمەتی دەرم بێت. پیرۆزە جەنابی سەرۆک.